لە ئێستای کورسار نیوزدا دیارە کە کێفن مەکارسی بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەڵبژێردرا ئەمە لە کاتێکدا کە لە چەند ڕۆژی ڕابردوو کۆبوونەوە کرا بۆ هەڵبژاردننی سەرۆک بەڵام نەتواندرا سەرۆک هەڵبژێردێ بەڵام وەک لە ئێستای کورسار نیوزدا دیارە کە کێفن مەکارسی لە خوڵی 15 هەڵبژاردندا بە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەڵبژێردرا. بەردەوام دەبین تەوەریەکەمی گفتوگەکانمان دەست پێ دەکەین باس لەو کاردانەوانە دەکەین کە لە ئەنجامی ڕاگەاندنی ئاگربەستی رووسیا بۆ با بڵێن ڕاگررتنی شەڕ کە بە شێوەیەکی ئاشتیانە داوای کردووە لە ماوەی 2 ڕۆژدای خود 36 کاتژمێردا ئاگربەست ڕابگەێنرێت دیارامە کاردانەوەی لێکەوتەوە لە کاتێکیشدا ئۆکراین بازەوە دەکات کامە بۆ ڕێخستنەوەی سوپایە باس لە لێکەوتە و کاردانەوەکان دەکەین ڕاگەاندنی ئەم ئاگربەستە و ئەنجامی دوای ئەوە چی دەبێت ئاخۆ شەڕەکە هێواش دەکاتەوە دەگەنە ئاشتی یاخود بە پێچەوانەوە خۆ ئامادەکردنا بۆ شەڕێکی گەورەتر ئەم بابەتانە گفتوگۆ دەکەین بە میوانداری زۆر بەڕێز سوپاس شاکەلی ماستەر لە سیاست کە لە ستوری بەیانی کورسات نیوزمیانە کاک سپاس بۆ ئامادەبوونت بە خێراتی زۆر سپاس دیارە ڕاگەاندنی ئەو ئاگربەستە کاردانەوەی زۆری لێکەوتوتەوە هەریەکە و بە جۆرێک خوێندنەوە بۆ ڕاگەاندنی و ئاگربەستە دەکات خوێنەوەی بەڕێستان چیە کاتێکە ئەم ئاگربەستە ڕاگەاندراوە ڕاست بەیتان باش ڕاستیە سەرەتا پێویستە کە تێبگەین لە پرۆسەی ئاشتی چی ئاشتیەک داواکراوە یاخود خوازراوە ئەو ئاشتی کە ئێستا بە دیاریکراوە کە داواکراوە لەلایەن رووسیاوە تاکلایەنەیە کە ناونراوە کە کڵێسای پیرۆزی وەکو دەستگایەکی شەرعی حکوومەتی رووسیا پێشنیاری کردووە کە بۆ مدەیەکی کاتی شەڕاگیرێ و پرۆسەی ئاشتی بەرقرار بکرێت و ئەمە بکرێت بە بنەمایەک ئەگەر بتوانرێت لە داهاتووە درێژتر بکرێتەوە و تاگەن بە خاڵی ڕێککەوتن ئەمە لایەنێکە کە لانی وەکو لێکدانەوەکان بۆ لایانی رووسیا توانین بەم شێوە سەریکی بەڵام بە شێوازێکی تر لە بڵێن لە سایدی یان لە لایانی بەرامبەر کە ڤلادیمیر زلێنسکی پێی وایە ئەمە تەنیا بۆ ڕێخستنەوەی هێزە پێی وایە دواترین ئەنجامەکانی شەڕ لە خارسێف کە نزیکی 200 سەربازی رووسیا لە ڕۆژێکە کوژران کە ئەمە ڕای گشتی رووسیای تاڕادەیەک بێزار کردووە و پێی وایە ئەم شەڕ چۆن لە ساربوونەوەیەک لە شەڕ هەیە خەڵکانێک لە ناو رووسیا خەڵکی سپیل پێی وایە کە ئەم شەڕە پێویستی نیە لەوە زیاتر بۆیە بەڕێز ڤلادیمیر زلێنسکی پێی وایە ئەم بڕیاری کڵێسای پیرۆز نییە بەڵکو بڕیاری بەڕێز ڤلادیمیر پوتینە بۆەوەی کە ناوخۆی وڵاتەکەی خۆی لەوە تێبگەێنێ کە ئەم شەڕە سەپێنراوە بەسەر رووسیادا بەڵێ کاک سوپاگەر ئەمە بڕیاری کڵێسای پیرۆز بوون ئەکرا لە 25 دوانزە لە یەکی یەک زووتر ئەم بڕیارە بدرایە تەنها ئەمە پاساوێکە ڕاستە لەبەرەوەی کاتەکان هەموو خۆتزانیت لێکەوە نزیکن بەڵام ئەوەش چۆن لێ ڕەهەندێکی تری هەیە کە بۆیە ئەو گومانەی دروست کردووە کە بڵێ ئەمە بڕیارێکی زیاتر سیاسیە تاوەکو بڕیارێکی پیرۆز لەبەرەوەی هەر لە سەرەتای شەڕەوە تاوەکو ئێستا کڵێسای پیرۆز هەر لە پشتی یان بڵێن پشتیوانی شەڕ بووە پێی وایە ئەم شەڕێکی سەپێنراوە لەلایەن ڕۆژئاوە بەڵام لە ئێستا ئەم بڕیارە یان ئەم پیشنیارە وەکەڵێن ئاشتیەک نییە کە ئەو ئاشتی بێت کە هەردوو لایەن لەسەر ڕێکەوتوو بن چونکە ئێمە بێت ئەوە لێک بینەوە کە لایانی بەرامبەر چونکە لایانی رووسیا هەر رووسیا خۆی ئەتوانین بڵێن خاوەن قەرارە بەڵام لایانی بەرامبەر خۆی بەتەنیا خاوەن قەرار نییە و پشتیوانەکانی کە هێشتویانتە لە شەڕە ئەوانیش ئەبێت ڕازی بن بۆ پرۆسەی ئاشتی کە دروست بووە چونکە ئەو پرۆسەی ئاشتی ئێستا ڕازیکەر نییە بۆ ئەوان واگەر ئێستا لەم حاڵەتی ئێستاە ئاشتیەک بەدی بێت کە سەپێنراو بن لایانی بەرامبەرەوە دواتر کێشەکان بۆ لایانی بڵێن ئۆکراین و هاوپەیمانەکانی ئۆکراین زۆرە بێت کە بۆیان کۆنتترۆل ناکرێت بۆیە ئێستا ئەمان پێیان قبول نییە ئەم شێوە لە ئاشتی ئەوان ئاشتێکیان قبوڵە کە هەردوو لە بەرژەوەندی هەردوو لا بێت لە دوایین وتارێ پێما بێت بەرەز ڤلادیمیر زلێنسکی ئەڵێت پێویستە لە خاکمان بڕۆن دەرەوە ئەو جارە توانین ئێمە ڕێک بکەین تکەیت توانین پرۆسەیەکی ئاشتی دروست بکەین کە ئێوە خاکی ئێمەتان داگی کرد بێت و دواتر بین ڕێک بکەین لەسەرەوەی کە با پرۆسی ئاشتی بێت چونکە ئەمە شەرعێتێکەدا بۆی کە ئەو خاکی کە داگی کراوە باواز لێبێن ئەمەی ئێستا بەدەرلەوە زیانەکانی شەڕ زۆر بەرز بوون بۆ ئوکراین و چەند جارێک وتراوەتەوە کە ئوکراین لە ڕووی ئابووریوە زۆر لە بارودۆخی خراپایە لە ڕووی سەربازیە لە بارودۆخی خراپایە ئەوەی کە هەیە پشتیوانی دەرەوەیە کە هێشتێتەوە بۆیە ئەگەر لە ڕاگرتنی لە ئەگەری دروستبوونی ئاشتیەکی مەودا درێژە یان دوور مەودایە ئەم کێشانە کێ حلیکەوە کێ باجی ئەم کێشە مشکلانی ئوکراین دەدات باشە دیارە پوتین لە سەرەتاشەوە
ئاشتێکی هاوشێوەی ئەم ئاشتی ڕاگەیاند ئەمە بۆ ئەوە نییە بۆ مێژوو خۆی بهێڵێتەوە دوجار ئەم شەڕە بە هەر دیوێکا بشکێتەوە بڵێ من پێشتریش دەست پێش خەریم ڕاگەیاندووە بۆ ڕاگەاندنی ئاشتی بەڵێ سەرتاش پێش دروستبوونی شەڕ لە ڕاستیە شەڕی ئوکراین زۆرێک لە بیرمەندان بە تایبەتی بەڕێز جۆن مانشایمەر یەکی لەوانە بوو کە پیوا بۆم شەڕ هەر دروست نابێ بەم شێوەیە و زۆر خەڵکە و کە پێشوی نییە و شەڕی ناکرد و خەڵکانێک شە بوو پێشبنی شەڕێکی زۆر کورت مەودایە کرد کەس ینی نەک کەس بەڵام خەڵکی کەم هەبوون کە پیانوا بوو ئەم شەڕە هێنە مەودایە بێت و لە سەرەتای شەڕەوە هەمان شێواز لە ئاگادارکردنەوە هەبووە بەڵام ئایا ئاگادارکردنەوەکان تاکەی بوون و بۆ چی بوون و ئایا ئەوان سەپێنراوی کۆمەڵێک قرارات نەبوون لەلایەن رووسیاوە چونکە ئەو قرارانە ئەگەر لەلایەن رووسیاوە سەپێنراو بێت سیادەی خاکەیان بڵێن سەروەری خاکی ئوکرانیای پێشێلە کرد و لەگەڵیشە مەجموعەی قرارات بوو کە لەگەڵ یەکێتی ئەوروپایە و لەگەڵ ئەندامانی ناتۆیە بوو لەسەر ڕێبکەوتنایە کە ئوکراین تا سەرەتای جەنگیش پێوە بووە کە ئەو قراراتێک نین کە وڵاتانی دەرەوە حکمی لەسەر بدەن ئەوە خۆیەتی و وڵاتێکی سەربەخۆ بێ حکم دات بۆیە لێرە هەمان سینارۆ پێچێت دووبارە بوونەوە بێ بۆیە گومانەکانی بەڕێز ولادیمیر زلێنسکی پێی وایە کە ئەمە تەنیا کات دانە بە شەڕ و خۆڕێخستنەوەی و پرچەکبوونە و لەوانە شێوازی شەڕەکە ئەمجار بگۆڕێت لە شێوازێکی ئۆپراسیۆنیۆ بۆ ناوچەیەک بۆ هەرێمێک بۆ شارێک ئەوجار بگۆڕێت بۆ شێوازێکی شەڕی سەرتاسەری چونکە پێشتر حکوومەتی رووسیا تا ڕادەیەک ئاگداری نەک ئاگداریانی بەرچاوڕوونیەک نەبوو لەوەی کە چۆن لەگەڵ بەرامبەرەکەیە ئەچێتە جەنگەوە بەڵام ئێستا دوای ئەم مدەزۆری شەڕ پێم وایە ئێستا لە ڕۆ سەربازیەکەوە لە ڕووە لۆجستیکەوە باش حاڵی بووە لەوەی کە ئەبێت چی بکات بۆ شەڕی داهاتووە چۆن شەڕ بکات ئەمەش ترسێکی گەورە دروستەکە لە ڕاستیە و دواتر لە ئەگەری دروستبوونی کارەساتی مرۆیە ئەتوانێت بڵێت کەم پێشتر وشاریمان داوە لەسەرەوە ئێمە ئاشتیمان ویستووە ئەگەر لە ڕووی هێرشکردن و سوپاوە فەڕەنسا لەمە تێگەیشت بێ پوتین لەمە تێگەیشت بێ ئەی ئۆکراین چۆن لەم ڕووبەڕبوونەوە تێگەیشتووە ئەو دەتوانێت ئەو ئامادەکاریە بەهێزە بکا کە پوتین دەیکات ڕاستە وەکوتمان لایەنی بەرامبەر بەدەر لە ئوکراین هاوپەیمانەکانی ئوکراین و هاوپەیمانەکانیش لە چەند ئاستێکی جیاوازە ئەوەی تاوەکو ئێستا وتمانەمە شەڕێکی باسمان لە جەنگ کرد لە نێوخۆی دوو وڵاتەکەیە بەڵام کە دێنە ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان بە تایبەتی نزیکترین ئەو وڵاتانەی کە پشتیوانی ئوکراینن وەکو فەڕەنسا و ئەڵمانیا هەردووکیشان بڵێن هەم ئەندامێکی ئەوروپان و هەم ئەندامی ناتۆشن ئەوان هەر لە سەرەتای شەڕەوە زۆر بە چڕی و زۆر بەڕاستە و خۆ پشتیوانی ئوکراینن و پێیان وایە ئەمە دەستێوەردانە لە سەروەری وڵاتێک لە دراوسەی یەکێتی ئەوروپایە بڵێن تاوەکو ئێستش ئەوان بۆ ئەگەر والێکی بینەوە سوودی شەڕ و سوودی ئاشتی چی ئەبێت لێرە من پێم وایە بۆ ئەڵمانیایی کە لە وڵاتانی ئەڵمانیا فەڕەنسا کە زۆرترین زیان بەرەکەوێت بە شەڕ چونکە لە ئەگەری بەردەوامبوونی جەنگە فەرزەکانی قەرارەتی دەرەوە بە تایبەتی ئەمریکای بەسەریانە جێبەجێ بێ و ئەوان وڵاتێک نەبوون کە پشتیان نەبەست بێت بەلایانی اقتصاد یان لایانی ئابوووریەکەیان لە ئەگەری بەردەوامبوونی شەڕە فەڕەنسا و ئەڵمانیا زۆر پێسە بووە و زیاتریش ئەبێت کە زیانیان کردووە و نایەنێت ئەم ئاشتیە سەپێنراوە بەردەوام بێ ئەوانیانە ئاشتیەکی خوازرا و دروست بێت کە هەم هەردوو لایەن هەم لایانی رووسیا هەم لایانی ئوکراینە نەبنە کێشەیەک بۆ هەنگاوەکانی داهاتوویان چونکە چەندین پلانی استراتیژی هەبوو پێشتر بۆ یەکێتی ئەوروپا کە دوو ئەندامە وەکو ئەندامی سەرەکی دانراون تا ڕادەیەک کە دانرا بۆ نمونە لە کۆمەڵێک قراراتە کە کۆمەڵێک پلانە کە لە ساڵی 2030 کێشەی ژینگە لە ئەوروپایە بە تەواوەتی چارەسەر بکرێت کە لە سەرەتای دروستبوونی جەنگەوە ئەم کێشەیە نەتوانراوە چارەسەر بکرێت و لایەنێکی ترەوەیە کە ئەوان ئەیانویست لایەنی ئابووری خۆیان وەکو هێن سەربەخۆ بن کە لە ناوێکیتی ئەوروپاشا زۆر کاریگەر بن بەڵام ئێستا بەرزبوونەوەی نرخی نەوت یەکێکە لە پاشاتەکانی شەڕ ڕاستەوخۆ کێشە مشکلەکانی کۆچبەران لە ناوخۆیە یەکێکی ترە لە کێشەکان لەبەرەوەی کێشەکانی ئەوروپا ئێستا زۆرن ئەگەر بەراوردیکەن بە پێش جەنگ بۆیە ئاشتی بۆ ئەڵمانیا و بۆ فەڕەنسا بەهایەکی زۆری هەیە و بەڵام نایەنێم ئاشتی بێت کە ئاشتیەکی سەپێنراوی بەسەریان سبەی یان دوای شەڕ دیسان کێشەکان دروست بنەوە
لە هەمان بڵێن لە هەمان تەوەری پەیوەندێنە دەوڵەتەکانە هێزی کاریگەر هەیە بە ناوی ئەمریکا کە فرێڕەهەندە لە ڕاستیە گەرمان لێ تێبگەین بێت لەوە تێبگەین کە ئایا سوود و زیانەکانی بەردەوامی جەنگ چییە؟ وەک ڕوونە ساڵانێک ئەمریکا لەسەرەوە کاری کردووە کە چۆن پەیوەندیەکانی لە شوێنە جیاوازەکانی سەرزەوی ڕێک بخاتەوە. بۆ نمونە لە ئەوروپایە من پێم وایە تا ئێستش شەڕی ئوکراین لە قازانجی ئەمریکای تاوەکو لە زەرەری یان بڵێن لە سوودێتی تاوەکو لە زەرەری لەبەرەوەی لە شەڕا یەکێتی ئەمریکا توانیوێتی فەرزی قراراتی خۆی بکە بەسەر ئەوروپایە و ئەوروپا لەو گەشە ئابوووریە تا ڕادەیەک ڕاگرێ و ڕووسیاش لەو دەستێوەردان نەکات لە ململێنەکانی سیاسەکان لە ناوچەکانی دیدا وەسەرەن پێش لە دروستبوونی شەڕ یەکێک لەو هێزانی کە زۆرترین کاریگەری هەبوو لە سووریا و تەدەخولی لە دەستێوەردانی کرد لە هەموو کاروبارە سیاسەکان و قرارە سیاسەکان رووسیا بوو بەڵام لە دوای دروستبوونی شەڕەوە ئایا رووسیا توانێت دیسان ئەوها ڕاستەوخۆ کاریگەر بێ مەشغوڵبوونی رووسیا بە شەڕی ئوکرانیەوە کارێک ناکات کە رووسیا تا ڕادەیەک دوور بکرێتەوە لە کێشەکان لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا و لایانی زیانی بۆ ئەمریکا ئەوەیە کە ئەمریکا پێشتر نەیویستووە لە ڕۆژهەڵاتی ناوڕاستە باجێکی زۆری داوە تاوەکو بوو بە هێزێکی کاریگەر و بڕیار بەدەست ئەمڕۆ ئەمریکا کە بە شێوە لە شێوەکان کە رووسیا لە یارەکە تا ڕادەیەک چۆت دەرەوە ئەمڕۆ هێزێک هەیە کە لێرە هێز دەوری نێوەندگیرە بینێ بە ناوی تورکیا کە تورکیا زۆر بەهێز بووە و تورکیا ئەو هێزەیە کە دەستێوەردانەکات لە کاروبارەکانە بە تایبەتی لە مۆزوعی سووریا و مۆزوعی عێراقش لە داهاتوو ئەمە دیسان دروستە بێتەوە دیسان یەخەی ئەمریکا ئەگرێتەوە بۆیە لایەنێکی تری ڕێکەوتنامی ئەتۆمیە لەگەڵ ئێرانە لە سەرەتای دروستبوونی جەنگەوە ئێران هێزێکە کە ڕاستەوخۆ چەک و هەموو ماوەدەکانە فرۆشێت بە رووسیا ئایا ئەمە قبوڵە بۆ ئەمریکا لە ئێستاە کە لە جەبهەیەک شەڕ لە دژی رووسیاکە لە جەبهەیەک لەگەڵ منحەلیفیان لەگەڵ هاوپەیمانی رووسیا بچێتە ڕێکەوتنامەیەکی واوە کە بەتەکید زیانێ بێ بۆیە ڕێکەوتنەوەی ئەتۆمیش هەڕاگیراوە و ناشتوانێت پێوانیە بتوانێت هیچ کارێک لەسەر بکرێت تاوەکو بەردەوامی شەڕ رووسیا هەبێ بەم شێوە. باشە کاکسوپا کەواتە لەم باڵانسی پشتگیریکردن و هێزە بۆ ئۆکراین و هاوکاتیش بۆ رووسیا ئەگەر بینە سەر ئۆکراین سیرەکەی ڕۆژئاوا ئەوروپا و ئەمریکا پشتگیری ئەکات هەم با بڵین بە هاوسۆزی دەربڕین و هاوکاتیش بە پاڵپشتی سوپا و چەک بەڵام لە بەرامبەردا رووسیا تەنها ئێران یاخود هەندێک وڵاتی دیکەیە کە وەکو نێوەندگیر لەم بینەدا ماوەتەوە ئەمە باڵانسەکە ناگۆڕێت لە بەرژەوەندی ئۆکراین لە ڕاستیە لێرە کێشەکە ئەوەیە کە باسیەکەین ئەو وڵاتانی کە تاوەکو ئێستش پشتگیر بوون وڵاتانێک نەبوون کە ڕاستەوخۆ بە سەربازی خۆیان بەشدار بن ئەوەی کە هەیە بە چەک بەشدارن بە پشتیوانی لۆجیستی بەشدارن بەڵام نەبووە بە ڕاستەوخۆ بەشداری جەنگکە بکەن و وشاری دراوە لەوەی ئەگەر لە هەر حاڵاتێکە کە ئەگەر ڕاستەوخۆ دەستێوەردان بکرێت لە شەڕا لەلایەن وڵاتانی درەوە بە ئەگەرێکی زۆرەوە لەوانە شەڕەکە لە شەڕێکی تەنیا ئەو شەڕێکی ئێستەیە بگۆڕێ بۆ شەڕێکی ئەتۆم کە ئەمەش ترسێک دروستەکان لای هەم یەکێتی ئەوروپا هەم ئەمریکا و هەم لایەنەکان هەمووی بۆیە ڕاستە هێزەکە تا ڕادەیەک نابەرامبەرە بە تایبەت لایەنە ئابوووریەکە ئەوە تەسەوڕ ناکەمەوە شتێکی ئاسان بێت بۆ لایەنی رووسیا کە تێچووی ئەم شەڕەوە لایەنی ئابووری ئەم شەڕە لە ئەستۆ بگرێ و هەروها ئەو قسەی ڕاستە بۆ ئوکرانیا بەڵام ئوکرانیا قسەیەتری ئەڵێت ئوکرانیا ئێستا نییە بە پێشەڕ یعنی ئەگەر شەڕ ڕاوەستی ئوکرانیا وجودی نییە چونکە لایەنی اقتصادی وێران بووە لایەنی ئەم وڵاتە بە هەموو شکلەکانی بڵێن بە هەموو پایەکانی وڵاتبوونی لەدەست داوە لەبەرەوەی لە شەڕێکایە شەڕەکە ینی هێزەکە زۆر نابەرامبەر بووە و بە هەموو شێوە کاولکاری ڕوویداوە و ئەمڕۆ خاکی دابەشکاری تیا بووە و ئەم وڵاتە ئێستا ئەمڕۆ بۆ بە وڵاتێکی جبەخانە خەڵکی سڤیل جبەخانە ینی چەکی زۆری پێ کە هەمووای کردووە سبینە دوای شەڕ چیە بێت ئایا خەڵکی سڤیل ئامادەیە چەکان باتەوە لە کاتێکە لە وڵاتێکی دراوسەی یەکێتی ئەوروپا کاکسپا کەواتە نزیکترین پێشهاتەکان بۆ دوای ڕاگەاندنی
ئەم ئاگربەستە چی دەبێت جەنگەکە قورستر دەبێت یاخود ئەگەری هەیە ڕێککەوتن و هێواشبوونەوەی جەنگەکەی بەدوادا بێت ڕاستە لە ڕاستیە لێرە ناتوانێت پێشبینیەکی زۆر وردی مطلق بکەی بڵێیت هەرە بێ ئەمە بێت بەڵام ئەوەی کە دیارە ئەگەر لایەنەکان کە نایەنە دەمیەوە ئەوەی کە ئێستا تا ئێستش دیارە و لەوانە گۆڕانکاریەکان ڕوودات لە چەند کاتژمەی داهاتووە بەڵام ئەوەی تاوەکو ئێستا دیارە بە هیچ شێوازێک پێم وانییە کە گۆڕانکاریەکان وابن کە لایەنی بەرامبەر پشتیوانەکانی ئوکراین بێنە ناو بەدەنگ ئەم داواکاریەوە و پیان وابێت کە ئەم داواکاریەکی باشە وەکوتمان ئەمان بەمە ڕازی نین بەو مەرجە ڕازین بە مەرجەوە ڕازی ئاشتینین و پیان وایە ئەگە گەڕانەوەی سوپا بێ لە ناو خاکی ئوکراین ئەو کات ئەتوانن و لەگەڵ چەند مەرجێکی تر ئەو کات ئەتوان دانیشن و ڕێکەوتنامەی ئاشتی ئیمزا بکەن یان لەسەری بەردەوام بن بەڵام لە ئێستا بەم شکڵە ناتوانن لەگەڵی بەردەوام بن و بۆیە ئاشاتەکانی چەند ڕۆژ داهاتوو پێچێت مەترسیدار بن پێچێت هێرشەکان قورستر بن پێچێت هێرشەکان بڵێن بە حەجمێکی جیاواز بە شکلێکی جیاواز کە وێرانکەرتر بن و لێرە کارتێک هەیە یاخود لێرە قسەیەک هەیە ئەویش لە داهاتووە رووسیا توانێت بڵێت پێشتر وشیاریم داوە لەبارەی ئەم گۆڕانکاریانەوە من داوای ئاشتیم کردووە زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ سوپاس شاکەلی ماستەر لە سیاسەت سپاس بۆ ڕوونکردنەوەکان